بەشێکی ئەگەڕێتەوە من بۆکو دوو ڕەهەندەی بینم ڕەهەندێکی ناوخۆی و ڕەهەندێکی دەرەکی ڕەهەندە دەرەکیەکە ئەوەیە کە لەلایەن بانکی فیدراڵی ئەمریکا وەزارەی خەزانەی ئەمریکا و تەنانەت بانکی نێودەوڵەتی سندوقی نەقدی دەولی کۆمەڵی ئیستیفهام و سەرنج و تێبینی لەسەر بانکەکانی عێراق دروست بۆ ئەو بانکانەی کە دۆلارە لە بانکی مرکزی وەرگرتووە و بۆ مەبەستی تەمیلکردنی بازاڕەکانی دەرەوەی عێراق بەکار هاتووە. تەمان ئەمە داوا کراوە لە بانکی مرکزی عێراقی کە کۆمەڵی ڕێوشێنی تون بگرێتە بەر بۆ ئەو دۆلارەی کە لە ئەنجامی فرۆشتنی نەوتەوە دەستی ئەکەوێت بزانێت چۆن ئەیفرۆشەوە چۆن چاودێری بازاڕەکان کە بەحەقەت. بەڵام ئەم دۆخی کە ئێستا ڕوبەڕووی بازاڕەکان بۆتەوە بەداخەوە شڵەژانێکی لە بازاڕەکانە دروست کردووە بێمتمانەی هاوڵاتیان نادونیایی هاوڵاتیان وای کردووە ئەنی بەحەقەت نەزانێ ئەو سەرمایی نەختینەی کە لە گرفانی هاتی چۆن بەکاری بێنەوە چی لێ بکە بەحەقەت. ئەمەش بەڕاستی ئەجارمەوە بە چەند خاڵێک یەکێک لەوانە ئیعلام کە زۆر گرنگە بۆیە من هەر بۆ کۆنگرێک ڕۆژنامانی پێشتر لە بەڕێستان قسەم لەسەرەوە کرد بەڕاستی ئەبێ ئیعلام دەورێکی میهانیانە پیشیانە ببینێ لەم بابەتە چونکە ئەمە پرسێکی هەستیارە دینار بە دۆلار ئەمە پەیوەندی بە ژیان و قوتی هەموو هاوڵاتیانەوەی بۆیە پێویستە زۆر بەرپرسیارانە تعامل لەگەڵ ئەم کەیسە بکەن. زۆربەی زۆری شرۆڤەکاران ڕێوەشکارانی دارایی قسە لەسەرەوەکەن ئەم دۆخێکی کاتیە و تێ ئەپەڕێت چونکە ئەم ڕکواتمانتانە بڵێ ئەم تەڵەبێتانی کە لەسەر بانکی مرکزی دانراوە ئەبێ بانکی مرکزی جێبەجێ کات چونکە ئەگەر بەڕاستی جێبەجێ نەکەمە تەسیراتێکی سلبی لەسەر ئەنی ئابووری عێراقیش دروست دەکات. من پێم وایە دوای سەری ساڵ کۆمەڵی میکانیزم کۆمەڵی ئالێتی تر ئەگیرێتە بەر بۆ فرۆشتنی دۆلار لەلایەن بانکی مرکزیەوە ئەویش لە ڕێگای پلاتفۆرمێکەوە. طبعاً ئەم پلاتفۆرمە خزمەتگوزاریەکی زۆر باشە ئەو داهاتەی کە لە ئەنجامی نەوتەوە لە عێراق دەست ئەکەوێت پارێزراو ئەبێت و ئەتوانێت تا ئاستێک هەرچەند کۆنتڕۆڵکردنی بنە دەروی دۆلار تۆزە زەحمەتە بەڵام ئەتوانین بڵێن تا ئاستێکی زۆر بەرز ینی دۆلاری ئەمریکی کە لەلایەن بانکی مرکزیەوە ئەفرۆشرێت ڕێگری بکرێت کە بچێتە دەروی عێراق بەڕاستی بۆ تەمیلکردنی بازاڕەکانی دەروی عێراق. لەبەر ئەوە من تکایەکیشم هەیە من هەر وەکو بڵێن وتەبێژی بازاری دراوی سلێمانی وەکو ئەو اختصاصی کە بڵێن لە بازارە داراییەکانە هەمە بەحەقەت پێویستە خەڵکانی پسپۆر وەک کەسانی لایەنی معنی ئەنی بەرپرسەکان پێویستە زۆر پیشانە لەگەڵ ئەم پرسایە مامەڵە بکەن بۆی کە تەشویش و شڵەژان لە بازارەکانە دروست نەبێت خەڵکی و هاوڵاتیان بەڕاستی ڕوبەڕووی زەرەر و زیان نەکەنەوە. چاوەڕوانت پێ بەهاکەی تا چەند بەرز بێتەوە؟ والله ئەمڕۆ تقریبا تا 159 کەسێکیشی تۆمار کرد بەڵام دوای ئەوە تەراجوعێکی کرد ئێستا 100 دۆلاری ئەمریکی لە بەرامبەر 150,000 دینارە مامەڵی پێوە کرێت. ئەم بەرزەی دۆلار باوەڕتان هەبێ بەشێکی زۆری پەیوەندی دە بە ئیعلام و بەشێکی زۆری پەیوەندی بە ئەو لێدوانانەوەیە کە هەندێ لە خەڵک هەندێ لە سیاسیەکانیان با بڵێن ئەوانەی کە پسپۆری باری دارایی ئابوورین وای کردووە کە بێمتمانەی خەڵک بەرامبەر بە دیناری عێراقی دروست بکات. ئەجنای ئەمە با چاوەڕوانکەین با خەڵک چاوەڕوانکە تا دوای سەری ساڵ بزانین ئەو میکانیزم و ئالیەتانە چیە کە بانکی مرکزی ئەیگرێتە بەر. من پێشتر بەڕاستی قسەیەکەم کرد وتم ئایا مەترسی لەسەر بەهای دیناری عێراقیە راپۆرتێکیشم لەسەر کرد بەڕاستی ینی ئەگەر تۆ لە ڕووی منتیقەوە سەریکەی نابێت دۆلار لە 150,000 دینار زیاتر بەرز بێتەوە لەبەرەوەی ئەم سیعرەی کە بانکی مرکزی دۆلاری پێ عەرزەکە سیعرێکی معەوەم نییە. سیعرەکە جێگیری کردو لە زانستی دارایی پێوتە فیکس ئەکسچێنج ڕایت پۆلیسی مەفروضە لە بازاڕەکان 147 بێت. بەڵام ئەم دۆخە کاتی کە هاتۆتە پێشەوە دۆخێکی نائاساییە. کۆمەڵێ وەزە هاتووەتە پێشەوە هیچ لە بەرژەوەندی ینی بڵێن دیناری عێراقی نییە بەڕاستی. ینی کۆمەڵێ هۆکارێ یەکێک لەوانە حسابی ختامی بانکەکان یەکێک لەوانە نۆکڵێک کەمی خستنە ڕووی دۆلار لەلایەن بانکی مرکزیەوە یەکتر لەوانە بەڕاستی تەوقعاتی خەڵک دەبۆ دیناری عێراقی. بەڵام پێم وایە دوای سەری ساڵ کەیتر بانکەکان کرانەوە بانکی مرکزی زیاتر دۆلار بخاتە ڕوو ئەم دۆخە بەڕاستی ئاسایە بێتەوە.